بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لتفسير سورة آل عمران قيشتنا آيات السطو هنجا وهشت كتاوكري آتكاني بيشويكا هر لباسي جنگي أحد وهروها أنجام نتيجكاني داين. لدرس رابردودا آياتي كوتاي خواي قورا فرموي ولئن قتلتم في سبيل الله أجر إيوا بكجرين لبيناوي خوادا أو متم يا بمرن لمغفرة من الله، يعني بدل نيايا ولي خوشبوني خواتان بوم سوغرا ورحمة وخواي قورا قراري مهرباني وبزي خوشي بودر كردون بوي بهيت شويكي أو كسيك لبيناوي خوادا دكجريت يان دمريتو دزاني عاقبة خير بوا نبو خوي طبعا هيس خفت ناخوا أوي كدقات جيانا كيديكا والله مسين كانش حقوانية خفتي بوبخون براستي چونك قيشتوتا أو شويني كخوي مبستي بوا قيشتوتا أو جيقاي كخوي حزي لبوا وخواي پروردگار لنارحاتي وناخوشي دنيا رزقاري كردوا لو جانا تنگو تسكا پرخم وخفتي هناوية يدري قيانويتي بشوينة كخم وخفت ونارحاتي تدانيا وإخوة إنسان إيمان دار كدمريني بدل نيايو هر بإيمان ورويش بخوا خيري بويستوا واساكي بويستوا وهزاران جارش جياني اوي لي إيرا خوشتره بوي خفتو مراقي بهيت شويكي ناوي جا خوا دفرمي أو لي خوش بونو رحمتي كخوا بو مردوكان يا بو كجراوكاني لبناوي خوا دا دايناون خير مما يجمعون زور لو سامان وسروتي چاكتركا خلق دنيايكا كوي كردوتو يا خلق دنيايكا باوشي پیدا كردوا. درسي أم رومان دفرمي ولئن متم أجر ايوه مردن أو قتلتم يا بكجرين جا بمسلماني بمري خوانا خواسايا بتاوان باري ويا أو جار أجر بكجري لبناوي خوادا بكجري يان لبناوي شتي دنياي دا إنسان بكجري لا إلى الله بدل نيايا وهربو لا إخوة هل لا إخوة تحشروا كودكرينوا واضحة؟ بلام لير خطابك لقل شيء لقل إيمان دارانا ولئن متم يعني أجر إيوه مردنو بمسلماني مردن لبناوي خوادا بمرن أو قتلتم يا لبناوي خوادا بكجرين خفد لمردنو لكجران تان مخون بو لا إلى الله بدل نيايا وهل لا إخوة وبو لا إخوة تحشرون كودكرينوا ككوكرايا ولا إخوة خواي قورا ئەنجامی کردەوەکانی دنیات پێدەداتەوە کە بەبێ گومانی خوای گەورە لەگەڵ ئیمانداراندا یاسای فەضل یاسای چاکەکاری یاسای چەندبارەکردنەوە جێبەجێ دەکا. خوای گەورە ئینسانە مردووەکان لە پێناوی خوادا کوژراوەکان لە پێناوی خوادا بە مردن دەیان حەسێنێتەوە کە دەگەنەوە دەشتی مەحشەری شولەکن خوای گەورەش کۆ دەکرێنەوە سەریان بەرزە و سەریان بڵێندا. ئەو جار خوای گەورە خطاب لەگەڵ پێغەمبەری خوا دەکا و فێری پێغەمبەری خوا دەکا کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو مسلمانانەدا بکا کە هەڵەیان کرد. وتمان لە ئوحود 50 لە سەحابە کە تیر هاوێژەکان بوون لەو 50 چەندیان لە ئەمری پێغەمبەردا مابوونەوە تەنها ئەو دایانە شەهید بوون. 40 دانە سەحابەی دیکە لەوانەی کە خۆشەویستی ماڵ و دنیا وای لێکردن بأمر پیغمبر کن صلی الله علیه وسلم بەڵام لە نەتیجەدا هەر مسلمانن هەر ئیماندارن بە ئەوەندەی لە دین دەرنەچوون بە ئەوەندەی کافر نەبوون. خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم چۆن مامەڵەیان لەگەڵدا بکا. خوا دەفەرمێ فبما رحمة من الله فبما يعني بەهۆی ئەوەی کە رحمة من الله میهرەبانی و بەزەید لەگەڵدا کراوە لەلایەن خواوە ئەی محەممەد صلی الله علیه وسلم لینت لهم تو کەسێکی نەرمونیانی لەگەڵیان يعني دەبێ کەسێکی نەرمونیان بێ لەگەڵیان. واضحة؟ فبما رحمة من الله يعني بەهۆی ئەو ڕەحمەت و میهرەبانیەی کە خوای گەورە داویەتی بە تۆ خوای گەورە خستیەتە دڵی تۆوە کە ها لە زۆر شوێناندا خوای گەورە کە وەسفی پێغەمبەر دەکا بە ڕەئوف بە سۆز بە ڕەحیم ناوی پێغەمبەر دێنێ صلی الله علیه وسلم. ڕەحمەتی پێغەمبەر میهرەبانیەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو بەشەر و کەسێکی ئاسایی نەبووە
لە بەرامبەر ئومەتەکەیدا تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەرامبەر ئەوانەشی کە بتپەرست و بێ باوەڕ بوون میهرەبانی بەو معنای هەبوو کە حەزی لە نەبوو بسناگەر حەزی لێ نەبوو بسووتێن و قەتیش دوعای شەڕ و خراپەی لە ئومەتەکەی نەکردووە ئەو کاتەی کە لە تائیف بەردبارانی دەکەن منداڵانی بەدوا دەخەن خوێن لە قاچی پیرۆزی دێتە خوارێ و لە ناو پێڵاوەکانی داوەستاون خوای گەورە جیبریل دەنێرێ پێی دەڵێ خوای گەورە ناردوومی و مەلایکەتانەشی ناردوون کە بەرپرسی شاخەکانن ئەگەر دەتەوێت بە شاخەکانیان بەسەردا بڕوخێنێ دەفەرمێسی دەفەرمێن نا اللهم اهدي قومي فإنهم لا يعلمون خوایە ڕێنمونی گەلەکەم کە نازانن ومێر دەکەم ئەگەر ئەوانش ئیمان نەهێنن لە پشتی ئەواندا خەڵکانێک پەیدا ببن کە خواناز بن بۆیە تائیف ئێستا لە ناو سعودیە یەکێکە لەو شارانەی کە زۆرترین عولەما زۆرترین زانە و زۆرترین مسلمانی ڕەسەنی تێدا هەڵکەوتووە لە نەوە و نەتیجەی ئەو کەسانێک کە کاتی خۆی پێغەمبەریان بەرباران کردە صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەر ڕەحمەکەی وای نەکرد دوعای شەڕیان لێ بکە ئەگەر دوعای شەڕی لێکردبان هەموو دەمردن طبعا نەوە نەتیجەکەشیان نەدەبوو بەڵام هەر ئەوانە وەختێک طبعا زۆریان بوون بە مسلمان یان نەوە نەتیجەی دوای خۆیان بوو بە مسلمان بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو پەڕی میهرەبانی و ڕەحمەت خرابوویە دڵیەوە بۆیە دەفەرمێت فبما رحمة من الله بەهۆی ئەو ڕەحمەت و میهرەبانیەی کە خوا خستوویەتیە دڵی تۆوە لینتە لەهم تۆ نەرم بووی لەگەڵ ئەو کەسانەش کە بێ ئەمری تۆیان کرد کە سەرپێچی تۆیان کرد کە بوونە هۆکاری شکست جاخوا دەفەرمێ وەلەو کونتە ئەگەر تۆ فەضڵن کەسێکی دڵڕەق بای ئەو جار غەلیظ القەلب یعنی کەسێکی وشک بای و غەلیظ القەلب یعنی ڕقاوی بایە دڵت ڕق و قینە هەبایە لە دڵتدا لەن فەضڵوو بە دڵنیاییەوە بڵاوەیان دەکرد بەجێیان دەهێشتی من حەولیکە ئەوانەی لە دەوروبەرت قیادە و سەرکردە ئەگەر نەرم نەبێ ئەگەر تەحەموڵ و بەرگەی ناڕەحەتی و هەڵەی شوێن کەوتوانی نەگرێ بەبێ گومانی خەڵک ئەگەر بە زەخت و زۆری لەگەڵی بمێننەوە و لە پشتی بن یان ئەگەر بۆ تەماع و دنیا لەگەڵی بن و پشتی بگرن لەناوەکو مەبدە و دڵسۆزی سەرکردەی دڵڕەق سەرکردەی بێبەزەی سەرکردەی بێڕەحەم شایانی ئەوە نییە خەڵک بە دەوەریەوە بێت و خەڵک بەرگری لێ بکات و دیفاعی لێ بکات بۆیە خوا دەفەرمێت فبما رحمة من الله بەهۆی ئەو ڕەحمەت و میهرەبانیەی کە خوا لەگەڵی کردووی لینتە لەهم تۆ نەرمید نوان لەگەڵیاندا ئەوە مەدحە و تەئیدکردنیەتی وەلەو کونتە ئەگەر تۆ فەضڵن یعنی کەسێکی توند و ڕەق بای ئەو جارە غەلیظ القەلبی غەلیظ یعنی دڵت ڕق و قینەی تێدا بایە لەن فەضڵوو یعنی بە دڵنیاییەوە بڵاوەیان دەکرد ئەو خەڵکانەی لەگەڵتدانە من حەولیکە لە دەورت ئەو جارێکی دیکە جگە لە نەرمی خوای گەورە دەفەرمێت چی فاعفو عنهم چاوپۆشیان لێ بکە چاوپۆشیان لێ بکە یعنی چی یعنی ئەو هەڵەیە کە کردیان لە مێشکی خۆت و لە زیهنی خۆتدا بیستڕەوە ئێستا ئەگەر داوای لە خوای بکەی بڵێ خوایە عەفوم کە یا خوایە لێم خۆش بە کامیان گرنگترە لە شەوانی قەدر بە تایبەتی ئێستا زۆرترین دوعا سنەتترین دوعا ئەوەی بڵێ اللهم إنك عفو تحب العفو خوایە تۆ لێبوردەی لێبوردنیشت خۆش دەوێ و لێم ببوورە لێبوردن عەفو چاترە گەورەتریان لێ خۆش بوون بێگومان عەفوی خوای طبعا ئەوەیە کە خوا لە گوناهەکەت دەبورێ و گوناهەکەشت لە سجیلی خراپەکان دەسرێتەوە وەک ئەوەی هەر نەتکرد بێ بەس لێ خۆش بوون ئەوەیە گوناهەکە هەر هەیە بە نووسراوی بۆ خۆشت دەیبینیەوە بەڵام خوا لێت خۆش بووە لەسەری عقوبەت نادا بۆیە خوای گەورە کە چمان پێ دەڵێ ئەگەر کەسێک خراپەی لەگەڵ کردین پێمان دەڵێ لێ خۆشبوونی عەفویکە فاعفو ناڵێ فەغفیرو غوفرانیشی خوایە فاعفو وەصفەحو خوا دەفەرمێت یعنی لیان بۆ بوورە لێبوردن ئەوەیە ئەو خراپەی لەگەڵی کردووی نەک بڵێ گەردەندا ئازابێ لەبیر خۆشتی بێەوە پێی بڵێ گەردەندا ئازابێ بەڵام هەتا قیامەتێ قسە ناخۆشەکەت هەر لەبیر بێ
هەر کەوە بیرت هاتەوە ڕقت لێی بوویەوە، هەر کەوە بیرت هاتەوە پێت خۆش بوو کەسەکەی هەر نەبینی ئەوە عەفو نییە و ئەجریشی زۆر لەسەر دەست ناکەوی. ئەجری زۆر پاداشتی زۆر لەسەر عەفوە. عەفوێک کە کردت لە دڵی خۆتدا و لە مێشکی خۆتدا نەیهێڵی، بەوەش ئینسانی سەراحەت دەکا و ئەجرەکەشی دەست دەکەوێت. بۆی خی گەورە بە پێغەمبەر دەفەرمێ فاعفو عنهم، ناڵێ فاغفر لهم، فاعفو عنهم، تۆ چاوبۆشیان لێ بکە لەبیر خۆتی ببەوە. کە ئێمە جاری وەها یەک قسەمان پێ دەڵێن لە بیرمان ناچێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهۆی ئەو هەڵەیە کە سەحابەکە کردیان 75 سەحابە شەهید بووە، لەلایەندا ئیمامی حەمزە و لە پێشچاوی پێغەمبەر صلی الله عليه وسلم ورگی هەڵدراوە، جگەر و شتەکانی هێنراوەتە دەرێ. ئیمامی حەمزە کەمامەتی وەیەکێک بووە لە بەرگرێ کارە زۆر سەختەکان. ئەو کاتێککە ئیمامی حەمزە ئیمانی هێنا پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆزێک هەناسەیەکی هاتەوە بەرێ و دیفاعکەرێک و کەسێک کە بوو بە ئاشکرا دیفاعی لێ بکە. ئەو جار دەفەرمێ وەستەغفر لەهم، داوای لێخۆشبوونیشیان بۆ بکە لە خوا. ئەو جار هەرەوەندەش نا وەشاورهم فی الأمر، وەشاورهم یعنی پرس و ڕاشیان پێ بکە لەو ئیش و کار و فەرمانانەی کە جارێکی دیکە دێنەوە پێشێ. نابێ بڵێ جارێک هەڵەی کردووە، جارێک پرسم پێ کرد دەرنەچوو، جارێک هەڵەی کرد، جارێک تا حیاتی ماوە پرسی پێ ناکەمەوە. ئەوە هەڵەیە بۆ بۆچوونی پێغەمبەر وانە بووە و خوای گەورە ئاوا پێغەمبەری صلی الله عليه وسلم فێر نەکردووە. کە مەشورەت و ڕاوەرگرتن یەکێک بووە لە تایبەتمەندیەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای گەورە کە وەصفی ئیمانداران دەکا دەفەرمێ وەئەمڕهم شوڕا بەینەهم، ئیمانداران ئیش و کارەکانیان بە پرس و ڕایە. هەر ئیشێک بە جەماعی بکرێ ئەسڵ ئەوەیە بڕیاری تاگلایەنە نەدرێ، بەڵام لەناو ئەو جەمعەی کە هەنە طبعاً مەفروض وایە کەسێک هەبێ گەورەی جەمعەکەی بێ بۆی ئەگەر خلاف هەبێ وایە ئێمە ئەگەر ڕێی خۆمان دەرببڕین 5 کەس بین بەیەکەوە لەوانێ 5 ڕێی جیاواز بێ وایە، بەڵام ئەو کەسێک کە پرسەکەی دەکات طبعاً لەو 5 دێنێ کامیانی بەلاوە دروستتر و ڕاستتر بوو یەکلای دەکاتەوە. ئەو کاتە کە یەکلای کردەوە طبعاً هەموو ئەوانەی پرسیان پێکراوە دەوێ بستنە سەر ئەو ڕایەی کە زۆرینە بڕیاری لەسەر دەدا یان گەورە و سەرکردەکە بڕیاری لەسەر دەدا، نەکرد کەسەی بە حەزی خۆی بە بڕیاری خۆی ئیشێ بکە. بۆیە حەدیثمان هەیە ئەوەی مەشورەت و پرس و ڕابکە طبعاً تووشی پەشیمانی نابێتەوە. پێغەمبەر دەفەرمێ ما شاوەڕە قەوم قەط إلا هدوا لأرشد أمورهم. هەر قەومێک، هەر گەلێک، هەر کۆمەڵە خەڵکێک مەشورەت و پرس و ڕاگۆڕینەوە لە نێویاندا هەبوو، خوای گەورە ڕێنمونیان دەکات بۆ ڕاستترینەکەی، بۆ چاکترینەکەی. بۆیە دەفەرمێ وەشاورهم فی الأمر، پرس و ڕاشیان پێ بکە لەو ئیش و کارانەی کە دێنە پێشێ. فەئیذا عەزەمتە، بەڵام ئەگەر خۆت یەکلا کردەوە بۆ ئیشێک پرسیان پێ بکە، بەڵام کە خۆت یەکلا کردەوە بۆت دەرکەوت کامیان چاکترە و باشترە فتوکل علی الله، پشت بەخوا ببەستە و ئیشەکەی بکە. إن الله بێگومان خوا يحب المتوكلين، خۆشی دەون هەموو ئەو کەسانەی کەسی دەکەن پشت بەخوا دەبەستن. پشت بەخوا بەستن یعنی چی؟ یعنی ئیشی خۆت دەدەیە دەستی خوا، هەوڵی خۆت دەدەی، عەقڵی خۆت بەکاردێنی، وەک دەڵێ ئەوەی لە هۆکار بەردەستە جێبەجێ دەکەی، ئەو جار نەتیجەکەی دەدەیە دەستی خوا و خۆت تەسلیمی خوای گەورە دەکەی. ئەو بۆ هەموو کەسێک ڕاستە، بۆ هەموو کەسێک دروستە و بۆ هەموو کەسێکی ئیماندار ئەوە حەقیقەتە. تەوەکول و پشت بەستن بەخوا ئەوەیە کە تۆ ئەسباب و هۆکارەکانی دەسەڵاتی خۆت بەکاربێنی، بەڵام نەتیجەکەی ئەنجامەکەی بدێ دەستی خوا و چی خوا بۆی کردی بە ئەوەی ڕازی بی و ئەوەت پێ باش بێ. سەیریکەنەوە فەبیما بەهۆی ئەوەی کە ڕەحمەتین من الله، میهرەبانی و بەزەید لەگەڵ کراوە لەلایەن خواوە، لینتە تۆ نەرم بووی لەهم بۆیان لەگەڵیان، وەلەو ئەگەر کونتە تۆ فەضڵن یعنی کەسێکی وشک و ڕەقبای، وغەلیظ القەلبی، غەلیظ یعنی تووڕە و توند بایە دڵت ڕق و قینەی تێدا بایە، لەن فەضڵوا یعنی بە دڵنیاییەوە بڵاوەیان دەکرد، بەجێیان دەهێشتی من حەولیکە ئەوانەی لە دەورت. بۆیە فەعفو عنهم، چاوپۆشیان لێ بکە لەکێ لەوانەی هەڵەیان کردووە، هەڵەی گەورەش نەک هەڵەی گچکە گچک. وەستەغفیر لەهم، داوای لێ خۆشبوونیشیان بۆ بکە لەخوا. وەشاورهم، پرس و ڕاشیان پێ بکەوە فی الأمر لەو فەرمان و کارانەی کە دێنەوە پێشێ.
بەڵام فەئیدا عەزەمتە ئەگەر خۆت یەکلا کردەوە بۆ ئیشێک بۆ کارێک فتەوەکەل عەلە الله پشت تەنها بەخوا ببەستە ئین الله بێگومان خوش يحب المتوکلین خۆشی دەون ئەو کەسانەی کە پشتی پێدەبەستن خوا چەند ئیشت بۆ دەکا بە ئەندازەی ئەوەی کە تۆ متمانەی پێ دەکەی تەشبیهات نەبێ زۆر جار باسم کردووە ئەگەر پسی مەحامیەکی بگری کام ئیشت بۆ دەکا ئەو ئیشت بۆ دەکا کە وەکالەکەت بۆ کردووە وایە لە چەندی متمانەت بە مەحامیەکەی کردووە تەشبیهات بەخوا نەبێ بۆچی بابەتێک ئیمزاد بۆ کردووە بسیقەت پێ بووە هەر لەوەیدا دەتوانێت ئیشت بۆ بکە وایە هەرچەندە خوا دەسەڵاتی بێسنوورە بەڵام خوا دەڕوانێتە تەوەکولی تۆ ئەوە ڕێکێک باسی شەیاطین و جنۆکە و ئەوانەی دەکرد تعوذیش دەخوێن و ئەعوذ باللهش دەکەم و فاتحاش دەخوێن و چیش دەکەم و چیش دەکەم کەسی ترسم هەر زۆرتر دەبێ هۆکارەکەی چییە ناڵێن ئەگەر ئەعوذ باللهت کرد و بسم اللهت کرد جنۆکە لێت نزیک نابێتەوە و شەیطان لێت نزیک نابێتەوە ئەو دەیوت جنۆکە دێن لەگەڵم دێنە ژوورێ و نازانم چی دەکەن و چی دەکەن تەمان مەرج نییە وابێەوە هێندێکی خەیاڵاتە بەڵام تعوذات و بسم الله و وقایە پەیوەندی بە چیەوە هەیە زۆرتر بە گوتنەکەی یان بە تەوەکولەکەی بە تەوەکولەکەی کە دەڵێ ئەعوذ بالله یعنی چی یعنی خۆم پەنا دەدەم بە یارمەتی خوای یعنی خۆم تەسلیم دەکەم بە خوای ئەگەر لە دڵەوە خۆت تەسلیم کرد بە خوای ئەعوذ بالله یەکەش نەژڵی لەوانەیە خوا هەر بۆت بکە بەڵام ئەعوذ بالله دەڵێ و پێت وایە جنۆکە دەتوانن بتکوژن و هەڵت دڕن و هەموو لاشەت بە هەموو لاشەت دابڕۆن پێت وابێ دەوروبەرت هەموو جنۆکەیە کەی حەزیان لێوێ دەتوانن شەرکەن و سەقەتت کەن و لێت دەن ئەو تەوەکول نییە و خوێندنی ذیکر و وردەکانیش لەو کاتانەدا کە ترست بۆ زیاد دەکەن هیچ ئیستیفادەیەکیان نییە ئەذکار و ورد خوێندن بۆیە نەترسی کەوتن ئەعوذ بالله من الشیطان الرجیم قەناعەتت وا بوو لەناو جنۆکانیش بەرەڵاتکەن و دەورەت بە جنۆکانیش یعنی بتەندرێ ئەوە دەبێتە حیسن دەبێتە قەڵا قەڵای مسلمانان یان چی بە ئەذکارەکان دەوترێ حیسن المسلم حیسن یعنی قەڵا کە ذیکرت خوێن دەبێ وا بزانی چوویە قەڵایەکی پۆڵاینەگە بە دۆشکە و دەبابەش ئینسانەکان لێت دەن هیچت لێ نایە جنۆکە زۆر بێدەسەڵاتترن لەوەی کە ئێمە لیان دەترسین بۆیە تەوەکول پەیوەندی جا بۆ شەڕی شەڕ وایە چەندە سیقەت بەخوا بێ چەندە متمانەت بەخوا بێ خۆ ئەوەندەیشت بۆ دەکە ئاەتی دواتر خوا دەفەرمێ ئین یەنسوڕکم الله ئەگەر ئێوە خوا سەرخەن یعنی دینی خوا سەرخەن پێغەمبەری خوا سەرخەن پشتیوانی لە خوا و لە دینی خوا بکەن فەلا غالیب لەکم هیچ کەسێک ناتوانێت زاڵ بێ بەسەر ئێوەدا ئەو یاسای خوایە قەناعەتی کولیت هەبێت تۆ ئەگەر لە دڵەوە دینی خوا سەرخەی و قەراری سەرخستنی دینی خوات دابێ بەبێ گومانی هیچ کەس بەسەردا زاڵ نابێت بەسەردا زاڵ نابێت لای کەمی لەو ڕۆیە ناتوانێت بەسەردا زاڵ بێت دینت لێ بستێنێ ئیمانت لێ بستێنێ چونکە دۆڕان و شکست خواردنی ئینسانی ئیماندار بەس بەوەیە دینی نەمێنێ کافر ببێتەوە هەڵگەڕێتەوە نەک بکوژرێ مسلمان دەکوژرێ ئین یەنسوڕکم الله ئەگەر ئێوە خوا سەرخەن یعنی دینی خوا سەرخەن پشتیوانی لە دینی خوا و لە پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم فلا غالب لكم هیچ کەسێک ناتوانێت زاڵ بێت بەسەرتاندا بەوەی کە دین و ئیمانتان لێ بستێنێتەوە لەنا زاڵبوونی کاتی هەر هەیە ئەدی وەی یەخذولکم ئەی ئەگەر ئێوە تووشی شکست و پشتان لە شریعەت و لە دین و لە بەرگری لە ئیسلام کرد وەی یەخذولکم ئەی ئەگەر شکستان خوارد ئەگەر خۆتان بێدەسەڵات و لاواز کرد ئەو کاتە خواستان لێ دەکات فمن ذا الذي کێیە ئەوەی کە یەنسوڕکم دەتوانێت سەرتان خا من بعده دوای خۆی ئەوەن ئەگەر وەکوەوەی ئەگەر خۆت ترسنۆ کرد خۆت بێهێز پیشاندا وازت لە بەرگریکردن و لە جیهادکردن هێنا لە پێناوی خوای گەورەدا خوای گەورە تووشی زیلەت و زەبوونیت دەکا کەسیش ناتوانێت بەرگری لێ بکات و دیفاعت لێ بکا وەی یەخذولکم و ئەگەر ئێوە تووشی شکست و داڕمان ببن فمن ذا الذي کێیە ئەوەی کە دەتوانێت یەنسوڕکم ئێوە سەرخا و پشتیوانیتان لێ بکا من بعده دوای خوا دیسان خوا دەفەرمێ وعلى الله هەر بەخوا هەر پێغەمبەر نا جارێکێکە بە پێغەمبەری دەگوت فإذا عزمت فتوكل بەڵام ئەو جارە بە ئێمە دەڵێ بە ئیمانداران دەڵێ وعلى الله هەر بەخوا فليتوكل با پشت ببەستن المؤمنون ئەوەی کە خۆی بە ئیماندار دەزانێت ئەگەر ئیمانداری ڕاستەقینەی
ئەگەر باوەڕی تەواوت بەخوا هەیە دەبێت تەوەککولت لە هەموو ئیشەکاندا بەخوا بێجا ئەو شانەشی کە لە دەسەڵاتی ئینسانیشدا هەنە وەکو گوتم ئەسبابەکان بەکاردێنی نەتیجەکەی دەدەیە دەستی خوای هەریشتە غەیبیەکان ئەو شتانێک کە ئینسان دەسەڵاتی هەرتەیاندا نییە بێگومان دەبێت بەخوای بسپێری و خوای گەورەش لە تۆ چاکتر ئیشەکە دەزانێ و لە تۆش چاکتر ئیشەکەی پێدەکرێ و لە من و تۆش چاکتر مەسلحەت و بەرژەوەندی ئێمە دەزانێ بۆیە کە تەوەککولت بەخوا بەست و پشتت بەخوا بەست چی چاکە خوا ئەوەت بۆ دەکا ئەگەر پشت بە خۆت ببەستی خوا دەداتە دەست خۆت و ئەو کاتە بۆ خۆت نە دەسەڵاتت هەیە نە زۆر جار عەقڵیشمان بە چاکە و خراپەی خۆمان دەشکێ ئین یەنسوڕکم الله ئەگەر خوا سەرخەن دینی خوا سەرخەن پشتگیری لە دینی خوا بکەن فلا غالب جا ئەگەر دیقەتی دەنێ فلا غالب ئەو لە عەرەبیدا پێدوتێ لا نافیە للجنس یعنی هەرچی زاڵبوون و سەرکەوتن و وەک دەڵێ بەسەردا سەرکەوتن بوونی نییە بۆ کافران لەسەر ئێوە وئین یەخذولکم بەڵام ئەگەر ئێوە شکست بێنن لە دیفاعکردن لە پێغەمبەر و لە دینی خوا لاواز و بێهێز خۆتان پیشاندن فەمەن کێیە ذا الذی ئەو کەسەی کە یەنسوڕکم دەتوانێت سەرتان خاو پشتگیریتان کا من بعده دوای خوای بێگومان نییە بۆیە وعلى الله هەر بەخوا بە هیچ کەسێکی دیکە نا فەلیەتەوەکەل با پشت ببەستن المؤمنون ئەوەی کە خۆی بە ئیماندار دەزانێت ئەو جار خوای گەورە طبعا دەستکەوتی شەڕ کاتی خۆی غەنیمەت کە دەهاتە دەستی موسڵمانان چی لێ دەکرا طبعا دەکرایە 5 بەش وایە لەو 5 بەشەی بەشێکی دەدرایە دەست پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک بۆ خۆی بخواها سەلاحیەتی هەبوو سەرفیکە بیدا بە هەتیوان بە فەقیران بە هەژاران بەوانەی کە لە جیهادێ نەبوون بەڵام مستحق حاڵی بەشەکەی دیکە 4 بەشەکەی دیکە بەسەر ئەو کەسانەدا دابەش کراوە کە لە شەڕەکەی بەشدار بوون لەو جیهاد و شەڕانەی کە شەڕی تێدا کرابێت و بە شمشێر طبعا دەستکەوتەکەیان دەستکەوت بێجا خوای گەورە بە ئیمانداران دەفەرمێت وما كان لنبي جا دەفەرمون لە جەنگی بەدرە یا ئوحودا یەک لەو شتانەی کە لە ناو غەنیمەتەکەیدا بیندرا بوون دیار نەمابوو یەکێک گوتی لەوانەیە پێغەمبەری خوا هەڵی گرت بێ هەڵی گرت بێت نەک سیبێتی ناها بۆ معنایەتەوان هەڵی گرت بێت و لە شوێنێک داینان بێ بەبەستێک ها چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەوحە سەڵاحیەتێکی پێدرا بوو لە سەرفی ئەوەی بەڵام خوای گەورە دەیکاتە قاعیدە دەفەرمێ وما كان لنبي ڕەوا نییە ڕێگە پێدراو نییە بۆ هیچ پێغەمبەرێکە نەک هەر بۆ پێغەمبەری ئێمە ئەن یەغوڵ کە ناپاکی و خیانەت لە ماڵی گشتی و غەنیمەتدا بکە غەنیمەت یعنی ماڵی دەوڵەتها یعنی ماڵی گشتی ئەوەی کە ئێستا خەڵک پێی وایە ئەگەر شتێکی حکومەت بێت و داهاتی گشتی بێت و کابرا بچی خوا لەسەری محاسبە ناکرێ و لە پرسینەوەی لەگەڵ ناکرێ کە لە ڕاستی داوان نییە ئەگەر ئینسان مافی یەک شخصی بکەوێتە کنێ و بیخوا تەنها وانە بەرپرسیاریەتەکەی لە بەرامبەر یەک کەسدا دەگونجێ بەیەک داوای لێبوردن کەسەکە گەردەنی ئازاکە وایە دەتوانی وەک دەڵێ ئەوەی لێت ستاندووە بیدەیەوە بەڵام ئەگەر لە شوێنێک بەرپرس بووی یان لە شوێنێک کارمەند بووی ماڵێکت کەوتە بندەستی بەڵام ماڵەکە ئی شخصێکی نەبوو دا ئی هەموو خەڵکی بوو بەشی هەموو خەڵکی تێدا بوو چونکە ئێستا ئەگەر یەک سایرە لە دایرەیەکی هەبێ چەند کەس لە سنووری ئەو شارەیدا هەنا هەر هەمویان بەنسبەتی خۆیان بەشیان بە ئەوەکەیەوەیە بە سایرەکەیەوەیە سایرەکەی ئێو کەسەی نیە کە بەرپرسە چونکە بە ماڵی خۆی نەیکڕیوە بە ماڵی حکومەت کردراوە بۆی کردراوە خزمەتی خەڵکی پێ بکە سارەیەکە وەسایلێکی دیکەیە بینایەکە باڵەخانەیەکە هەرچیەکە ئەوانە ئەوانە ماڵی گشتین ماڵی گشتیت کە خوارد یعنی خۆت قەرزداری هەر هەمووان کردووە بۆیە دەفەرمێت وما كان لنبي ڕەوا نییە ڕێگە پێدراو نییە بۆ هیچ پێغەمبەرێک ئەن یەغوڵ یعنی کە خیانەت و ناپاکی و دزی لە ماڵی گشتیدا ئەدی ئەگەر ومن یەغلول هەر کەسێک دزی لە ماڵی گشتی کرد نەتیجەکەی چییە؟ ها زۆر جار خەڵک دڵی بەوەی خۆسە فڵان کەسی مەسئول
بە مەسئولیاتەکەی بینایەکی بەرز کردەوە و سیارەی گرانبەهای کڕی و لەوێ شوقەیەکی کڕی و لەوێ باقێکی کڕی و لە فڵان خۆ وڵاتەی معمەلێکی دانا و چیەکی دانا و ئەنەشتی دنیاین ڕاستی نەک ئەوەی نینە ئینسان هیوایەتیان پێ بخوازێ ئینسان کە دەیان بینێت دەبێت ئەگەر ئینسان یەک تۆز ئیمانی بە قیامەتەیە بێ دەبێت 1000 جار شکری خوای بکە کە تۆ لەو کەسەینی و پشتگیری ئەو کەسەژنی کە بەو شێوازە لە سەر حسابی خەڵکی خۆی دەوڵەمەند کردووە چونکە خوا دەفەرمێ وەمەن یەغلل هەر کەسێک دزی لە ماڵی گشتیدا بکە یەئتی ئەو کەسەی دەهێنن لە قیامەتێ بیما بەو ماڵەیەوە کە غەلە کە دزیویەتی یەومە القیامەتی لە ڕۆژی دوایدا هەرچی دزیویەتی لە ڕۆژی قیامەتێ لە پێشچاوی هەرچی مەخلوقاتە ها ئادەم هەتا کۆتا کەس کە لە دایک دەبێ و دەمرێ هەرچی جنۆکە هەیە نەکەر ئینسانیش و هەرچی مەلایکەت و فریشتەشەی لە دەشتی مەحشەر خوا دەیهێنێ و تەنانەت مەخلوقات و دروستکراوەکانی دیکە ژمار و مێروەکانیش خۆی گەورە لەو کاتەدا زیندوی کردوونەتەوە لە پێش چاوی هەرچی مەخلوقات هەیە فەزع دەبێت ها ئێستا بەرپرس و مەسئول فێربوون بۆی لە دنیادا ئەگەر لیان قەوما مەحکەمە نەکرێن دەچن بە ناوی خۆی ناکەن بە ناوی کەسێکی دیکەوەیە دەکەن 1000 فرت و فێڵی دنیای دەکەن بۆیان لیان ئاشکرانە بێت کە کەم وایە لە دنیاشدا بۆیان بچێتە زەرێ بە زۆری وایە خوا ئەو کەسانە لە دنیاشدا فەزع دەکا بەڵام ئەگەر فەزع نەبوون لە دنیاە ئەی قیامەتیش لێ دەکەن خۆ ئەو ئیمانی پێ بێ یا پێ نەبێ بێ قیامەت هەردێ وایە ئەو بۆ قیامەتێ بژیە بۆ دنیای بژیە ئەمروت و ئیمانمان پێێتی لە قیامەتێ ڕۆژێک دەیبینینەوە بە فەزاحەتی جا فەزاحەتەکە بەس بۆ مرتاحبوونی دڵی تۆیە دەناو عقوبەکە نییە عقوبەکەشی لەناو ئاگری جەهەنەم دەبێ بخوا ثم توفى انجا دەفەرمێ پاشان توفى دەدرێتەوە یعنی کە ماڵەکەی خرایە سەر شانی بە پێش چاوی هەرچی مەخلوقاتدا ڕۆیشت و گوتیان فلانی کوڕی فلانی دزی لەو ماڵە گشتیدا کردووە ئەوجار ثم توفى وەردەگرێتەوە كل نفس هەموو کەسێک ما کەسەبەت پاداشتی ئەوەی کە کردوویەتی وهم لا يظلمون ئەوان هیچ تەمێکیشیان لێ ناکرێت جا دەبێت تەمەنجەستەیان چەند گەورە بکرێت ئەوانێکی ئێستا ئاوا دزی دەکەن وە چەندە قووەتیان پێ بدرێ بۆی بتوانن هەموو ماڵەکەی هەڵگرن چونکە هەرچی بردوویەتی دەبێت لەسەر شانی دابندرێ ئەجا خانوویە کۆشکە تەلارە سیارەیە پایرەیە هەرچێک وەماکانە بۆیە ماڵی غەنیمەت و ماڵی گشتی ماڵێکی تەوەن حرامە و هێندە پیسە تەنانەت خوای گەورە بەڕەوای دانەناوە پێغەمبەران سەلامی خوایان لێبێ هەر دەستی لێدەن و بۆی دەڵی سەرفیکەن بۆ خۆیان وما كان لنبي ڕەوانیە ڕێگە پێدراونیە بۆ هیچ پێغەمبەرێک ئەی یەغوڵە دزی لە ماڵی گشتیدا بکە ها کاتی خۆی ئیمامی عومەر تەوەنەوە هەر زاری وا دەوترێت جا پێغەمبەرە خۆ خەڵکی دیکەوانە بووە ئیمامی عومەر دەڵێن کە خەلیفە بووە شەوانە کەسێک چوو بێتەکنی پێشەوەی دانیشێ لێی پرسیوە ئیشی شەخصیت هەیە ئیشی دەوڵەتە ئیشی شەخصی هەبوو بێ چرا ڕەشقەی لەکەن بۆ یەک سوێکی لێ کردووە کەتی لەبەر ڕووناکی ئەوەی کە بە ماڵی گشتی ئەوە کراوە ئیشی خەڵکی ناکەم عەدالەت و دادپەروەری یان عومەری کوڕی عەبدولعەزیز کە ئەوە لە 4 خەلیفەکانیش نییە بە کەمتر لە 2 ساڵی تەبەن وای کرد لەژێر دەسەڵاتی ویدا عەدالەت و دادپەروەریەکە بکاتە مەڕ و ئەوانەش ینی بوو ئەوانە بەیەکەوە ئاو بخۆنەوە هەر بەڕاستی یعنی لەبەر هەمی عەدالەت و دادپەروەریەکەی بە کۆڵان و گەڕێکیدا گەڕاون هاواریان کردووە چێ زەکاتی دەوێت چێ سەدەقەی دەوێت چێ پارەی دەوێت کەس نەبووە وەریگرێ لەبەر دەست پاکیانی تەبەن داهات ئێستا زۆرتریا ئەو کاتی ئێستا بە مەلاین ئەوەندەی ئەو کاتی پارە و دینار و دۆلار هەیە خۆ ئەگەر نیوە نەک هەمووی ئەوانەی خۆیان بە موسڵمان دەزانن و لە وڵاتی موسڵماناندا دەژیان زەکات بدەن ئەوە یەک و دووهەم بیدەنە دەستێکی ئەمین و دەستی ئەمین تەمەن دابەشی کاتەوە بە 1 ساڵی بەبێ گومانی هەرچی زەکاتی وەردەگرێت دەبێتە زەکات دەر نەک هەمیشە بە ئەوەی بەڵام بەداخەوە وما كان لنبي أن يغل بۆ هیچ پێغەمبەرێک ڕێگە نەدراوە و ڕەوانە بووە دزی لە ماڵی گشتیدا بکە خیانەت لە ماڵی گشتیدا بکە ومن يغلل هەر کەسێک دزی لە ماڵی گشتیدا بکە یەئتی دەهێنرێتەوە بیما بەو ماڵەی غەلە دزیویەتی یەومە القیامەتی لە ڕۆژی دواییدا ثم پاشان توفى دەدرێتەوە دەگەیەندرێتەوە بە كل نفس بە هەموو کەسێک
ما کەسەبەت پاداشتی ئەوەی کە کردوێتی چاکت کردبێ چاکە وەردەگریەوە خراپەت کردبێ خراپەی وەردەگریەوە وهم لا يظلمون ئەوان هیچ ستەمێکیشیان لێ ناکرێت ئەو جار خوا گەورە پرسیارمان لێ دەکات ئەفەمەن اتبع رضوان جات هەر کامێک لە خۆمان دەتوانین وەڵام دەینەوە کامیانت پێ ساترە کامیانت دەوێت بەو ڕێیدا بڕۆ خوا گەورە اختیاری داوەتە دەست خۆمان ئەفەمەن اتبع رضوان الله ئەو کەسەی کە کەوتۆتە شوێن بەدەستهێنانی ڕەزامەندی خوا کەسێک هەیە ئامانجی لە دنیادا تەنها ئەوەی خوا لێی ڕازی بێ هەرچی دەیکا هەرچی دەیڵێ هەرچی هیوایەت و خەیاڵیەتی تەنها لەکن ئەوەیە کە خوا لێی ڕازی بێ وە شتێک کە خوا لێی ڕازی بێ جا ئەگەر بە مردنی خۆشی بێ بەس خوا لێی ڕازی بێ قبوڵیەتی بە سەرفکردنی سەروەت و سامانیشی بێ بەس خوا لێی ڕازی بێ قبوڵیەتی بە لە دەستدانی کەس و کار و نزیکەکانیشت بێ ئەگەر خوا لە ڕازیبوونی تێدا بێت هەر قبوڵتە کەمەن خوا دەفەرمێ وەکو کەسێکە باە کە گەڕابێتەوە لای خوا بەڵام بیسەخەتین تووڕە بێ خوا تووڕەیی بەسەردا ڕژابێ من الله لەلایەن خواوە ومەواه جهنم شوێنەکەشی دۆزەخ بێ ئەو دوو کەسە وەکو یەکن کەسێک مرد بێ و خوا لێی ڕازی بوو بێ خوای گەورە خستبێتیە بەهەشت ئەوەندە نیعمەتی لەگەڵدا کردبن داواکاری نەما بێت و خوش لە کردەوەکانی ڕازی بوو بێ کەسێکی دیکەش کە دەمرێ تووڕەیی و خەشم و قینی خوای بەسەردا ڕژاوە و بەسەردا دەڕژێ ومەواه جهنم شوێنەکەشی دۆزەخە وەکو یەکن لەکرێ ئەو دوانە بەراوردکەین بێگومان نا وەبئس المەصیر خوا دەفەرمێ خراپترین سەرنجام کوێیە دۆزەخ پرسیارە وەکەی پرسیارەکەشمان لێ دەکرێت ئێستا کە زیندووین و هەر کامێکیش لە ئێمە دەتوانیت ئەو کارانە بکەیت کە دەبنە مای ڕەزامەندی خوا کەس ڕێی لێ نەگرتووی هەموو کەس دەتوانێت بکات چەندی پێکرا خوا ئەوەندە داوات لێ دەکا و دەشکرێ ئینسان بە حەزی خۆی کام شتە خوا ڕقی لێتی خوا پێی ناخۆشە دەکرێت بەو ڕێیدا بڕۆیت وایە ئەویش نەکەس بە تۆ بزی پێت دەکات نەکەسیش ڕێ لێ دەگرێت دنیا شوێنی اختیاریە و هەڵبژاردن و بڕیاردان بەدەست خۆت ئەفەمەن اتبع رضوان الله ئەو کەسەیە ئەو کەسانەی دەکەونە شوێن بەدەستهێنانی ڕەزامەندی خوا کەمەن وەکو کەسێکن کە باە کە گەڕابێتەوە بیسەخەتین بۆ ناو تووڕەیەک من الله کە لەلایەن خواوە بڕیاری بۆ دراوە ومەواه جهنم و هەروەها شوێنەکەشی دۆزەخە وبئس المەصیر و خراپترین سەرنجامیش کە بۆی بڕیار بدرێ بۆ ئینسان بریتێ لە دۆزەخ خوا پەناماندا جا خوا دەفەرمێ هم ئەوان یعنی کافرەکان و هەروەها ئیماندارەکانیش هەروانە دەڕەجاتون خاوەنی چەندان پلە و پایان لەکن خوای هەم ئەوانەی دەستنە بەهەشتێ دەڵێن بەهەشت چەند پلەیە هەر هەشت دەرگایە وایە 100 پلەیە نێوانی هەر پلەیەکی بۆ پلەیەکی دیکەوەکو نێوانی ئاسمان و زەوی وایە یعنی ئەو پلەی یەکەمیش هەمووی وەکو یەک نییە بە پێی کردەوەی خۆت جەهەنەمیش هەمووی وەکو یەکە بێگومان نا ئەو کەسەی کە کافرە و خوا پەناماندا هەڵدەدرێتە جەهەنەمێ هەتا خراپەی زۆرتر بن چاتر دەچێتە خوارێ ئینسانی ئیماندار کە دەچێتە بەهەشتێ هەتا چاکەی زۆرتر بن چاتر سەر دەکەوێت بۆ سەرتر خوا بەنسیبمانکە هم ئەوان یعنی هەم ئیماندارەکان کە خوا لێیان ڕازیە هەم ئەوانەی کە خوا لێیان تووڕێ و جێگایان جەهەنەمە دەڕەجاتون چەندان پلەی جیاوازیان بۆ دانراوە لەکوێ عند الله لەکن خوای والله بصير بما يعملون خوای گەورە بەصیر بینایە بە هەر کار و کردەوەیەک کە ئەوان ئەنجامی دەدەن واضحە ئەو جا دەفەرمێت لقد من الله على المؤمنين سوێن بەخوا بەبێ گومانی من الله يعني چاکەی کرد خوا لەگەڵ چێ على المؤمنين لەگەڵ ئیمانداران إذ بعث فيهم رسولا کاتێک ڕەوانەی کرد لە ناویاندا پێغەمبەرێک لە چێ من ئەنفوسهم لە خۆیان وایە خۆیان یعنی بەشەر بوو مرۆڤ بوو لی تێدەگەیشتن لی حاڵی دەبوون دەیان ناسی ئەو جار یەتلو عەلەیهم ئاياتی دەیخوێندەوە ئەو پێغەمبەرە بەسەریاندا نیشانەکانی خوا ئەو جار وەیوزەکیهم پاکیشی دەکردنەوە لە شرک و کوفر و ڕیا و حەسادەت وەیعەللیمهم الکتاب و هەروەها فێریشی دەکردن چی قورئان پێغەمبەر بەدەمی پیرۆزی خۆی تەمان سەحابەکانی فێری قورئان دەکرد
والحكمة فيري حكمة يعني يعني السنة هاليرا يعني فيري الرباز والسنة خوشي ذكردن وإن كانوا هرسن أوان من قبل بيشتر بيش أوي پیغمبريان بوبي لفي ضلال المبين لكم رايش رونو أشكرا داب واضحة لقد من الله سوين بخوا تاكي كرت خوا على المؤمنين لقل إيمان داران إذ كاتك بعث فيهم رواني كر لناويان دا رسولا من أنفسهم پیغمبرك لخويان أو پیغمبر إيشيتيا يتلو عليهم آياته دخوينته بسريان دا نشانكاني خوا ويزكي باكيان دكاتو باكر نوي درون يعني للشرك الرياء حسادت ويعلمهم الكتاب فيرشيان دكات قرآن والحكمة حكمة بمعنى السنة ديها فيري السنة والرباز خوشيان دكا وإن كانوا هرچند أوان من قبل بيشتر لفي ضلال المبين لكم رايش يرونو أشكرا دابون هاوانيا أولما أصابتكم مصيبة آية كاتك تشتان دبو مصيبة بلايك أولما آية كاتك إستا أصابتكم تشتان بو مصيبة بلايك كما بستي كشتنو بريندار بونو نارحات بو يعني آوات دنياتان بوليك هاتو تو آوات تلطان بونو خفت دايقرتنو بيتان وايا دنيا ويران بوا خو قد أصبتم مثليها خو إيوا همان نارحاتي وسزاتان توشي بتبرستكان كردبو بيشتر واضحة؟ لا أحد إيمان داران شكستيان خواردو شهيد بون بلام سالك بيشتر و بتبرستكان همان شكستيان بدستي مسلمانانوا بيني بو بتبرستيش بون إيمانيان بقيامتيش نبو كسي چوشيان دانا دابو هوليان داسي بكن سالي دواتر طولي خويان كنوا إيوا كإستا توشي أو شكستو أو نارحاتي بون بو شكستي كبدستي إيوا دروز بو بسر أوان دا لبيت خوتان بردوتوا يعني بوشي لجياتي إيوي نا أميد بد بيلا وناكنوا طولي شكستكتان بكنوا خو إنسان كشكستي خوار نابي نا أميد بي دبير بكاتوا لوي چون شكستكي راس كاتوا يعني هوكاري شكستكي چيا أولما أصابتكم مصيبة آية كاتك كتوشي إيوا بو أي إيمان دارنا مصيبة بلايك كمبستي بلا مصيبة جنكي أحودا قد أصبتم خو إيوا توشي أوان تانكر مثليها هاو شوي أوا يعني دو أوان دا طبعا ها اللي حفتان كشتو حفتاش يعني بديل قلت قلتم إيوا قلتان أن هذا أو بلا مصيبة لشوي رابو مان هاد بوشي شكسمان خواردو بوشي شكسمان هوكاري شكستكسيبو قل أتوش بيان بالله أي محمد صلى الله عليه وسلم هو من عند أنفسكم أو شكستر للان خوتان هو بو هوكاركي خوتان بندنايا كم جار سركوت بون إن الله بيقمان خوا على كل شيء قدير بسر همش تكدا زور بتوانا أولما أصابتكم مصيبة آية كاتك كتشتان بو مصيبة نارحاتيك كقد أصبتم كأيوة توشي أوان تان كردبو لبدر مثليها هاو الشيوي أوا يا دو أوان دي أوا واش قلتم ايوا ضلين ايوا قلت ان هذا او كارثات نارحتي مصيبه من بوشي بوهات لشوي رابو مان هات قل هو من عند انفسكم بيان بلا كارثات نارحتي وشكست هو كاركي خوتانن ان الله على كل شيء قدير بيقمان خوا بسر همش تقدا زور بتوانا صلى الله على سيدنا محمد وعلى اله وصحبه اجمعين.